سلااو من ناوم محمد شوان جەمالە تەمەنم 26 ساڵە بە ڕووداوێکی هاتوچۆ 3 ساڵەم و پێش 2021 11 6 2021 تووشی ڕووداوێکی هاتوچۆ بووم لە سیتەک لە باخێک بووین لای هاوڕێکەم کە داوەتی کردبووم لە کاتی گەڕانەوەیە پێش تونێلەکە جگەرەم لە دەستکەوت هاتمە خوارێ دەستم لەسەر سوکان بوو قاچم لەسەر بەنزین داڵغەم لای نەمابوو هەر پێم پیانە هەر سەرم داخست بوو بەلای سەکنە بە دوای جگەرەکەی ئاگەڕام سەرم بەرز کردەوە سێرەکەم 300 مەترم ماوە سێری گێچەکەم قەپات 220ەکەیە کاتەکەیشم بیر ماوە کە سێری گێچەکەم کرد سەعاتەکە لە ژێریا بوو ئاوە 45 دقە بوو کە ئەستۆبم کرد دەستم شکانەوە بەلای سەکنە بەشی دواوی لای سایەقی کێشای بە ئاوەڕۆکەیە 2 سانتیم بەرزتر بوو کە چووە سەر چوارپایە دوای سێم تەقلە پشتم شکا کەوتم بەلای سەکنە هەچی چۆنێک بوو خۆم ڕێکردوتەوە گەورەترین غەڵەتی من ئەوە بووە کە خۆم جوڵانوە دەرگام هەر چۆنێک بووە کردوتەوە زانیم 3 ڕوبعی جسمم نەما کە پێیان وتم ئاوا سێرێکی چواردەورم کرد هەر ئەو نەمودوتم خوای گیان من لە تۆم داوا کردو تۆ ئەم خەیتەوە سەر پێ ئەیتر تۆ منێ ناوتە ژیان تۆ منە بیتەوە تو ئەو خوایە هاوکارم بە تووشی کەعابەیەک بووم بێتاقەتیەک بووم قسەم لەگەڵ کەسانە کرد هاوڕێ نا برادەر برایی دەرێ برادەر من ناوی نانێم هاوڕێ برادەر برای دەرێ مانگ و نییە 2 مانگ و دوایەوە حەمە نەما بەدەمیانەوە ڕاکە حەمە نەما بچینە دەرێ قسەی خۆشیان بۆ بکات حەمە نەما زۆر شت ئەوەی کە لە بینی برادەرە ڕوئەت پێویستیە چوونە دەرەوەیە ئەچی بە دوایانە ئەیان هێنی ئایان بەی کە نەما حەمە نەما تەواو کە حەمە قاچی نەما حەمە نەما لایە خوێندنی خۆمم تەواو کردووە ئێستا من ئینێرجیم بە 4 دەورەکەم من یاریزانی باسکەی یعنی ڕۆژم یعنی سیڤەکەم زۆر باشە کە ئەینێرم یەکەم مقابلە و 2 مقابلە و 3 مقابلە ناردم وتیان وەرە چووم وتیان وەڵای داوای لێبورد نەکەین ئێمە مانگانە جەردمان هەیە لە مەغزان ئەبێ بچیتە خوارێ بە شێوازێکی جوان تیان گەیانم پێویستمان بە کەمەندام نییە دایم بە ساحەبی شەکە یان بەوەی کە مقابلە مەکە ئەڵێم سێری عەربانەکەم مەکە سێری تواناکانم کە چوومەتە ئەوێ زانی بەجلەکانم و بە وەرەقەی دەستمەوە سیڤیەکەمە زانی لە کامیرەکانەوە بینی کە من هاتووم بۆ مقابلەوە کوڕم کە مقابلە ئاکرێم یەک جارە سیلیا سکرتێرەکەی بان کرد سکرتێرەکاتە دەرەوەتی کاکە گیان داوای لێبوردن نەکەم خەجاڵەتم زۆر بە شێوازێکی جوان سکرتێرەکە پێی وتم یعنی دیاریش بوو پێوەی کە زۆر پێی بێتاقەت بوو یعنی من بە چاوەکان یا فرمێسکەکانی مەبینی تیوەڵای مدیرەکەی لێ نییە داوای لێبورد نەکەین بڕۆ خۆمان تەلەفۆنە بۆکەین من دەستگیران ناربووم 5 ساڵ خۆشەویستی 9 مانگ بۆ 10 مانگ دەستگیران ناربووم بینی هەموو کەسێک مەشاکی لە بێ و جیابوونەوە بێت جیابوو بووینەوە بەزی تر لە بینمانە نامەی بۆ ناردمەوە وتی با ڕێکەوینەوە بە ژیانمان تەواوکەین یعنی مەشاکیلەکان حەلکەین و جۆرە لە جۆرەکان ئەم شتە خاسە زۆر خاسە کەس نایزانێ ویسمان ڕێکەوینەوە بەزی تر کە حادیسەکەم کرد دوایەوە نەمبینیەوە ئێستا زەواجی کردوتەوە یاخوا خۆشترین ژیانی هەبێ و مناڵێکیشی هەیە هەموو جارێکە چوومە بەردەم دکتۆرەکەی وت ئەشیعەکە کاتی حادیسەکە و پێیانە زۆر کە ئەگەڕام دکتۆرەکە سمە کرد هات چۆن بڵێ بێزارەیەکی پێوە دیار بوو یان بێتاقەتیەکیان چاوەڕەوانەیەکی پێوە دیار بوو ئیتر ئەمە ڕێک تاتوێ ئەشیعەی پشتمە کە چۆن شکاوە کە ئەچمە بەردەم دکتۆرەکە ئەڵێ ئەشیعە و پێیەکە کاتی شکاندنەکە
ڕێگەڵم دکتۆریان سێریکە ئەڵە دەست خۆش بێ حرەکێکی زۆر جوانە ئاسانکاری بۆ ئێمە کرد کە مەندامی ڕێگری لە من ناکات تا بۆستم من هەر بەردەوامم زۆر سپاس دەستخۆش.